کردوان و پارێزگاریکردنە لە شوێنەوارەکانی کوردستان کە ئەمە بۆ خۆی لە خۆیان گرنگجی و تایبەتمەندی هەیە و پسپۆڕ و شوێنەوار ناسەکانی هەمیشە گفتوگۆ و سمینار و کۆنفرانسی تایبەت بەم بابەتە ئەکەن تاوەکو بە شێوەیە لە شێوەکان ئەو شوێنانەی هەمانە ئەو ئاسارانەی هەمانە بەرەو لە ناچوون نەچێت چونکە لامو جیانە ئێستا بەگشتی کە ڕێکخناوێک هەیە ناوی یونسکۆیە هەت بەردەوام ئەگەڕێ لە هەموو جیهانە ئەو شوێنانی ئاسەوارن بۆ نمونە پارێزگاریان لێ بکە ئەی ئێمە خۆن توانین لە کوردستانی خۆمانە پارێزگاری لە شوێنەوارەکانی خۆمان بکەین زۆر جار ئەمە بۆتە پرسیاری هاوڵاتیان بەگشتی ئەڵێ هەر لە شارەکانی خۆمانەوە دەست پێ بکەین هیچ شوێنێکیان نەیەژ وەکو خۆی بێ هەر ماڵێکی جوانمانە بۆ میکرا بە گەراج ئەی ئەمانە بۆچی وای لێت ئەمە پرسیارەکەی ئێمەش ئەمڕۆ تۆزێ بەگشتی هەم لە کوردستان هەم لە ناو شارەکانیش گفتوگۆیەکەین بزین هۆکارەکەی چییە و چۆن ئێمە بتوانین هۆشیاریمانە بێ و پارێزگاری لەم شوێنەوارانە بکەین ئەوش بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان تۆفیق وەکو پسپۆڕی شوێنەوار کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا گیان زۆر بەخێر بیت و بەگشتی لە ئێستەیە ئێوە وەکو شوێنەوار ناسان ئایا کوردستان لە بەردەم مەترسیەکە وەکو ئەو شوێنەوار و ئەو شوێنانەی کە هەمانەوەکو ئاسار بەرەو لێ ناوچوون بچێ خۆی بەداخەوە لە بەروی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەپی ئەنی ئەگەر لە ڕێگەی یاخود بە چاوی یونسکۆ سێریکەین یاخو چاوی وڵاتانی دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەروی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئێستا هەر لە وڵاتانەیە کە لە ڕووی سیاسیەوە ئەمنیەوە اقتصادیەوە سەقامگیر نییە بۆیە هەموو کات شوێنەوارەکانی چۆنەڵێ نزیکن لە هێڵی سوور زۆربەی جار بەو شێوەیە ناوە برێت لە بەرەوەی کاتێک کە گۆڕانکاریی کتوپڕ لە سیاستی وڵاتەکە یاخود لە لایەنی ئەمنیە وەکو چەند ساڵی لە 2014 ڕوویدا بە بۆ نێهاتنی داعش و ئەوانە یەکتر کۆمەڵێزیش زۆر شوێنەوارمان لە ناو لە دەست چوو ینی ئەمانەوەکە کە ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستانیش بە تایبەتی کە ئەکەوینە ناویانەوە لە وڵاتانە بن کە بە چاوی ترسەوە سەیری شوێنەوارەکانی ینی هەموو کاتێک ترسی ئەوەی هەیە مەترسی ئەوەی لەسەرەکە لە داهاتوە لە ناوچ ئەمیش وەکووتمان لە ڕووی لایەنە سیاسی و ئەمنیەکەی و هەروەها لایەنی کەلتوریش لایەنە کەلتوریەکە ئەگەڕێتەوە بۆ دنیابینینی ئەو دەسەڵاتدارانی کە ئیداری ناوچەکە ئەەکەین تر پارێزگارە شارەوانی یاخود سەرۆکی حکوومەتیان ئەوانی کە دەسەڵاتی ئەو ئیشان هەیە تا چەند گرنگی بە لایەن و پاراستنی شوێنوار و کەلتوری خۆیانەدەن ئەمە ینی دوو لایەنی جیاوازن. باش مامۆستا عوسمان ڕەنگە زۆربەی زۆرمان ئەگەر سەردانی وڵاتانی دەوروبەر و وڵاتانی دەری شۆمان نەکردوێت لە ڕێگەی ئەفلامەکان و لە ڕێگەی ئەو مسەسەلانەی کە هەیە سێرمان کردووە ئەم بابەتەمان بەرچاو کەوتووە کە شوێنەوار لە وڵاتانی تر زۆر گرنگی پێ ئەدرێ ڕەنگە زۆربەی زۆریان بۆ لایەنی گەشتیاریش سوودێکی زۆری لێ ببینن دەستکەوتێکی باش بێ بۆ ئەو وڵاتێکە شوێنەواری تیا هەیە و گرنگی پێدرێت لە لای ئێمە توانراوە کە گرنگی بە ئەو ناوچانە بدرێت کە وەکو شوێنەوار ئەبیندرێت بە تایبەتتر بتوانرێ وەکو دەستکەوتێکی مادی سوودی لێ ببینرێ لە کەرتی گەشتیاریە خۆی بەداخەوە دیسانانی عێراق و هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە بەرەوەی سەرچاوەیەکی داهاتی ترمان هەبووە وەکو نەوت تۆزێ ئاسان بۆ حکوومەتەکان بۆ کڕین و فرۆشتن و ئەوانە ئەمە وای کردو بیر لە داهاتی تر نەکرێتەوە بۆ من لە وڵاتێکی وەکو ئەردەن یاخود میسر ینی حکوومەت هەوڵەدا دایم بە دیلی تری هەبێ بۆ سەرچاوی دارایی یەکێک لەوانن لایەنە گەشتیارەکەی بە تایبەتی شوێنەوە لە جیهانە پۆلێن کراوە ئایا شوێنەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕاکێشان ینی یەکێکە لە بەرزیەکان چۆن نەڵێ سیاحی ئاینیمان هەیە سیاحی شوێنەواریشمان هەیە ینی ئەتوانرێت شوێنەوار بکرێت بە یەکێک لە ئەگەر هەر نتوانێت داهاتێکی زۆر گەورە دروستکە بۆ حکوومەت لە کوردستان ئەتوانێت بای ئەوەنە داهاتمان دەستکەوێت لە ڕێگەی شوێنەوار و شوێنەواری و کەلەپورەکان و کە بتوانێت پارێزگاری لە بیناکان و شوێنەوارەکان خۆیان بکەین ینی ئەمە تا ڕادێکی زۆر ئەرکێک لە کەسە کۆڵ حکوومەت دەکاتەوە ئەمە و هەروەها شوێنەواریش ئەگەر بە دوو دی و ئەبێ سیرکرێت لە دنیایەکەمیان وەکو سەرچاوێکی دارایی دووهەمیشان وەکو کە گرنگترین یان وەکو ناسنامەی نەتەوە کاتێک کە تۆ ناسنامەی نەتەوەیەکەی خستە پێش ئەوی تریانەوە گرنگ نییە بەلات و ئەگەر داهاتیشی نەبێت و هەرە بێبی پارێزی بۆ من لە وڵاتی وەکو ئیمارات ئەستن ئیشان بۆ نییە داهاتێکی هەبێیانە بەڵام وەکو حکوومەت ساڵانە چەندین هزار دلار سەرفەکات لەوە بڵێ میلیۆنان دلار سەرفەکات بۆی لەو سەحرا لەو ناوچێت گەرمانە ئەگەڕێت یعنی تیمی گەورە ئەبات ڕوپێوی گەورە ئەکا بۆی بزانێت
هەر هیچ نەبێت لە تەگۆزەیەک پارچە گۆزەیەکی کۆم دۆزێتەوە بهێنێ لە مۆزەخانەکان نمایشیکایان گەڕێکێک هەیە هەر وەکو ناوی دوبەی کۆنا یاخود دوبەی قەدیم تا ئێستا وەکو خۆی پاراستویانە ئەگەرەکو بکرێ بە بینای تیجاری وەکو ئەوەیکە لە کوردستان ڕوئەدا شوێنەکان هەموو یەکرێ بە بینای تیجاریان کرێ بە شوێنی نیشتە جێبوون یعنی ملیۆنان دۆلار دەسەکەوێت بۆ حکومە بەڵام حکومت ئەوە ناکات لەبەرەوەی ئەڵێ ئەم شوێنە ناسناوی شارەکەی ئێمە ناسناوی نەتەوەکەمانە بۆیە هەموو کات ئەبێت لە پێش هەموو لایەنە دارایی و لایەنەکانی ترەوە بێ بۆیە دایم ئەبێ بهێڵڕێتەوە خەڵکی لە داهاتوە بیبینن گەنجانی داهاتوو 50 ساڵی ترە بێ خەڵک بزانێم شاری سلێمانی چۆن بۆ کاتی کەلتوری خۆی و مێژووی خۆی بەجیهانە ناسێنێت لە ڕێگەی و شوێنە ئاسەوارانەوە مامۆستا خاڵی کە زۆر گرنگە هەنی زۆر جار ئەو وڵاتانەی کاڵی وڵاتی پێشکەوتون بە تایبەتی وڵاتانی ئەوروپیەکان بۆ نمونە وڵاتی فەڕەنسا و ئەڵمانیا یعنی زۆر جار تیمەکانی ئەوان لە کوردستانە هەن یعنی یەن بە 6 مانگ بە ساڵەمێننەوە ڕۆژانت لە بەیانیەوە دەستەکەن بەیش بە دیار پارچە گۆزەیەک و پارچەکەنەوە دوجار ئەمانەی بنە مختبەری خۆیان مێژووی گەڕانەوەکەی ئەگەڕێنێتەوە کاما بێ بە تایبەتمەندی ئێمە کە ئەوان بەدەر لە وڵاتەکەی خۆیان هاتون کار لەسەر ئاسەواری ئێمەکەن ئەی بۆ خۆمان نەمانتوانیوە یعنی ئێمە نەمانتوانیوە کەسانێک بەرهەم بێنین کە هەمیشە وەکو تیم لەم بوارەیە کار بکەن ئەمە کەم و کوڕێکەکەی گەڕێتەوە بۆ ناوەندە ئەکادمیەکانمان یاخود بۆچی ئەگەڕێتەوە خۆی وەکو هین ینی هەم لە یونسکۆ هەمیش لە وڵاتانی کە شوێنەواریان نییە بیردۆزەیەک یاخود بۆچوونێک هەیە کە ناویەوە شوێنەوار مڵکی هەموو جیهانە ئیتر لێرە بێ لە هەر وڵاتێکی تر بێ ئەمە وای کردووە کە ئەو وڵاتانە ساڵانە بۆ من ئەڵمانیا فەڕەنسا وڵاتانی کە لە ڕووی اقتصادی و ئابووری پێشکەوتون ساڵانە بودجەیەکیان هەیە بودجەکە تایبەتە بەچی بە بەرەو پێشبردن یاخود ئیشکردن لە بابەتی شوێنەوار و لە بابەتی پێروەردەی ئەوانە شوێنەوار جەچێتە ئەو بابەتەوە بۆیە ئەمە وای کردو زانکۆکان کە ئاسان دەستی پاریان دەستکەوێت بۆ نمونە پرۆژەیەک لە کوردستان ئەکرێتەوە لە بابەتی شوێنەواری ئەگەر زانکۆکە خۆی پارەی نییە حکوومەت ئەگەر حکوومەتەکە خۆی نییە ینی کەتی تایبەت مەجال ئەدرێت بۆ من ساڵانەش حکوومەت ینی وەکوڵە شانازی پێوەکەن ئەڵێ ئێمە ئەوە 1 ملیۆن دلار داناوە بۆ خزمەتکردنی شوێنەوە نەک لە وڵاتی خۆمان لە وڵاتێکی تر لە وڵاتێکی دوور ینی بەلایەنەوە گرنگە ئەڵێن ئێمە وەکو مرۆڤ هەندێک شت هەیە بێ هەمومان بیپارێزین هەندێک قیەمی مرۆڤایەتی وەکووانی کە بابەتی نەتەوەیە ناسنامەیە بۆیە هەندێک جار لە وڵاتێکی بۆ منەوەکو ئەفغانستان کاتێکە دەستکاری بوزە ئاکرا هەموو خەڵکی دنیا لەسەری هاتە جواب لەبەرەوەی پیانوە بۆ ئەمە شتێکی نەتەوەیە شتێکی ڕەمزێکە نابێت دەستکاری ئەمەش وای کردووە کە ئەو زانکۆوانە بێن لەسەر ئەو بابەتە ئیشکەن ئەمە دوو سوودی هەیە بۆ خۆیان و سوودێکیشی بۆ ئێمە هەیە سوودەکە بۆ خۆیان ئەوەیە زیاتر پرۆفیسۆ ینی کەسەکانیان شارەزاکانیان قاڵە بنەوە لە بابەتە شوێنەواریەکانیان و هەروەها ینی ئەو شوێنەوارانێکی کە ئەدۆزرێتەوە لە ڕێگەی بڵاوکراوەکانیان و پەروەردەینەکانیانەوە واکە کە خەڵکانێکی خۆیان زیاتر شارەزا بن لە بابەتی شوێنەوار و مێژ و ئەوانە بەداخەوە لە کوردستان ئێمە هەم لە زانکۆکان و هەمیش حکوومەت تا ڕادێکی زۆر کەم گرنگی بۆ بابەتەدا و لە ڕێگەی پێدانی پارە و فەند و ئەوانەوە یەکێکە لە گرفتەکانمەیانی ئەمە حکوومەت ساڵانە بۆ نمە بودجەیەکمان نییە کە بۆ نمە زانکۆی سلێمانی ئەمساڵ لەوچی 4-5 تەلەبەی دکتۆرای هەیە بە زانکۆی سەلاحەدین چەند تەلەبەی دکتۆرای هەیە لە بابەتی شوێنەوار ینی فرسەتی ئەوە نییە هیچ کام لە خوێندکارانە بچن لە گردێکی شوێنەواری پارەیەکیان بەدەستەوە بە ئیشکەن خۆی ئیشی دکتۆرای شوێنەوار ئەوەیە تۆ ینی پرۆژەت هەبێت لەسەر زەوی نەکەر بە تیۆری بە نەزەری ئەبێ بۆ من ئەوانەی کە هێن لە کوردستان ئیشەکەن ئەگەر سەرۆکتیمەکەشتە خوێندکاری دکتۆرانە بێت بە دڵنیایی 3-4 خوێندکاری دکتۆرای لەگەڵای بۆیە هەرێکێک لەمانە ئیشکەن لە بابەتێک بۆی زیاتر بە عملی بچنە ناو خاکەکە و تێبگەن لەوەی کە ئەم مێژوە چون بەڕێکی داڕێژرێتەوە نەگەر بە نەزەریات و ئەوانە باش مامۆستا عوسمان ڕادەی هۆشیاری لە لای خۆمان بۆ گرنگیدان بە شوێنەوارەکان لە چه ئاستێکە ئەم هۆشیاریە ئەگەر لە ئاستێکی پێویستان نیە بەڕادەیەک نییە کە زۆر بە دڵمان بێت پێویستەکە بە شێوازێک کاری لەسەر بکرێت بە شێوازێک گرنگی پێ بدرێ پێویستەکات چۆنچۆنی کاری بۆ بکرێت کە بگاتە ڕادەیەک هاوشێوەی وڵاتانی دیکە کە پارچەیەک لە شوێنەوار لە ناوچەیەک ئەدۆزنەوە ئەوەندە بە گرنگیەوە ئەوەندە بە بایەخەوە سەیری ئەکەن ئەیبەن کە خۆیان ئەگەر خەڵکی ئاسایش بن خۆیان ئەیبەن کە پێشکەش بە مۆزەخانەکانی ئەکەن ئەمە پێویستەکە بە شێوازێک کاری لەسەر بکرێتەوەکو لە لای خۆشمان بەم شێوازەی لێبێ ئەگەر هات و پارچەیەک لە شوێنەوار یاخود ناوچەیەک دۆزرایەوە خەڵک بەو گرنگیەوە سەیری بکات خۆی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە
تا چەند خەڵک لە یاسای شوێنەوار تێگەیشتووە ئەوە زۆر گرنگە بوون منە ئێستا زۆر کەس پێی وایە گەر بۆن منە گۆزێک لە زەویەکە بدۆزێت ترە بێ بە کێشە بووی بەڵام بەپی یاسای شوێنەواری عێراقی ئەوەی لە کوردستانیشدا ڕێژراوە دەستهین کراوە لە پەرلەمانی کوردستان بەو شێوەیە نییە تا بۆن منە شوێنێک شوێنەوارێکی تا بوو کەسێک دۆزیەوە پێویستە لە ڕسەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە بری ئەوەی سزای بدەن پێویستە پاداشتی بکەن تر پاداشتی مادی بە یاخود معنەوی ئەمە یەک دووهەمیش ئێمە ئەم لە ڕێگەی پەروەردەی لایەنی پەروەردە زۆر گرنگە مناڵ هەر لە سەرەتاوە فێری ئەوە بکرێکە شوێنەوار چۆن ینی شوێنەوار شتێکی نەتەوەیە مڵکی هەموو کەسێک یعنی ئەگەر حکوومەتەکانیش نامێنێتەوە شوێنەوارەکە هەر هی تۆیە نەکی حکوومەت ئەڕواویەت بەڵام شوێنەوارەکان نابێ بڕوا شوێنەوارەکان ئەبێ بمێنێتەوە شوێنێکی بۆ منە بانکێک ئەگەر تاڵان بکرێت کێشە نابێت لە داهاتوە چاکەکرێتەوە توانی پارەی بۆ بەڵام شوێنێکی شوێنەواری کە لە ناوچوو جارێکی تر دروست نابێتەوە بۆیە خەڵک ئەبێ هەمووی لەلایەنی ئەعلام ئەم جۆرە بەرنامانە زۆر گرنگن و هەروەها لایەنی لەسەر شوێنەوار و دائیرەی شوێنەوار و مۆزەخانەکان هەر ئەوە شەر نییە شوێنەوار کۆکەنەوە لە مۆزەخانەکان ینی ئەبێ وا بکەین کە خەڵک ئەو مۆزەخانەکە بەکار بێنێت و مۆزەخانە بچێتە ناو خەڵک بۆ منە بتوانین هەندێک شوێنمان هەیە کە دوورە دەستن وەکو ناوچەکانی پێنجوێن و ڕانیە و ئەو شوێنانی کە شوێن مۆزەخانەی لێنە و هەم شوێنی شوێنەواریشمان هەیە لەو شوێنانە مۆزەخانەکان بتوانن بچن لەوێ پیشانگا بکەنەوە پیشانگای کاتی بێ لە ناو قوتابخانەکان لە ناو خەڵک لەم ڕێگەیەوە بە خەڵک بڵێن کە ئەم شتانە لە ناوچی تۆ هەیە ئەگەر بینیتان ئەگەر دۆزیتان و ئاساییە بهێن بۆ مۆزەخانە ئێمەش یارمەتیتانین لە ڕووی مادی و معنەوە هەم ینی ئیش زۆرە لە بابەتانە بکرێت بەڵام ئەمە پرۆژەیەکە هەم ینی بە تەنها بە شوێنەوار ناکرێت دایرەی شوێنەوار پێویستی بە وەزارەتی پەروەردەیە لەم بابەتە وەزارەتی خوێنی باڵا ئەتوانێت ڕۆڵی هەبێت وەزارەتی ڕۆشنبیری ئیعلام ئێستا ئاماژەت بە مۆزەخانەکان کرد کە پێویستە ئەوانیش کە کارەکانی خۆیان هەم نزیک بکرێنەوە هۆکاری کەمی سەردانکردنی خەڵکی بۆ مۆزەخانەکان بۆچی ئەگەڕێتەوە یعنی پەیوەندی بەلایەنی هۆشیاریەکەەوە هەیە یاخود پەیوەندی بە خودی مۆزەخانەکان خۆیانەوە هەیە ئایا بابەتی زۆری تیانە ئایا دەوامەکانیان بەو شێوازەنیە کە پێشوازی تەواو لە خەڵکی بکە بەتایبەت ئەگەر گەشتیار هاتە وڵاتەکە ئەمە زۆرتر بۆچی ئەگەڕێتەوە هەردوو لایەنە لایەن هەم ڕۆشنبیری خەڵک بۆ ینی تێگەیشتنی خەڵک لە مۆزەخانەوە هەمیش مۆزەخانەکان خۆی گرفتەکە هەردوو لایەنەیە ئەگەر خەڵک بێ سەردانکە هەر کاتێک بێتوانێت سەردانکە بەڵام گرفتەکی تریژ ئەوەیە مۆزەخانەکان وەکو دائیرەیەکی ئاسایی تەماشاکرێت لەلایەن حکوومەتەوە بۆ منە زۆری خەڵک فەرمانبەرەیان دەوامی هەیە بە جۆرە لە جۆرەکان ڕۆبیانێت لە نوێی بەیانی هەتاوەکو دوو نیوە ڕۆسێ نیوەڕۆ لە دەوامە ئیتر هەر جۆرێکی حکومی بێ ئەهلی بێت لە دواتر مەجال ئەبێت یاخود لە ڕۆژی پشوەکان شەمان و جمعانمان مەجال هەیە خەڵک سەردانی بۆ منە بچێتە دەرەوە بەداخەوە دائیرەی مۆزەخانەکان ناخود مۆزەخانەکان لەو ڕۆژانە داخراون ینی ڕێگایەکی دەرگایەکی گەورەی لەسەر خەڵک داخست کە نتوانێت سەردانی مۆزەخانەکە بەڕای من ئەگەر بمانێ خەڵک زیاتر سەردانی مۆزەخانە بکات دوو جۆرە ئەبێ یەکەم کاتی کردنەوەی مۆزەخانە جیاواز بێ لە کاتی دەوامێکی ئاسایی یعنی بۆ من ئەکرێت مۆزەخانە لە ڕۆژی دووشەمە عوتڵە بێ بۆ نمونە بەڵام ڕۆژی شەمە و جمعان کراوە بێت یاخۆی خەڵک بتوانێت خەڵک ئەو ڕۆژانەی کە بزانین زۆرترین بۆ منە یەکشەمان عادەتەن لە کوردستان با کوردستان ببینی کوردستان خەڵک زۆربەی لە دەوام و یعنی زۆر ئیشی ئەگەر فەرمانبەریش نەبێ ئیشێکی هەبێ هەر ڕۆژی شەمان و یەکشەمان یەکشەمە دووشەمە ڕۆژەکانی سەرەتایی لە ئەچێتە دەرە بەڵام مۆزەخانە توانێت و دوو ڕۆژە پشوو بێ ڕۆژانی کە جمعە و شەمانە توانێت کراوە بێ بۆ منە لە بری ئەوەی سەعات نوێی بەیانی کراوە بێ هەتا سەعات دوو ئەتوانێت لە 12 نیوەڕۆ تا 4 ئێوارە تا 5 ئێوارە هەن کات و دەوامەکەی گۆڕانکاری بەسەرا بێت ئەمە لە زۆر لە کوردستان خەریکن ئیشی لەسەرەکەن بەڵام بەداخەوە لەبەرەوەی سیستەمی ئیداری ئەوەنیە فەرمانگەکان لە حکوومەت هەمووی بە یەک چاوسێرەکرێ بۆیە مۆزەخانەش ئەبێت یاسایەکی تایبەتی خۆی بۆ دەرکرێت کە چۆن کاتی هات داوامکردن و کردنەوەی بکرێتەوە خۆی من لایەنێکی شان پەیوەستە بە وەکو بەڕێز ئاماژە و پیا پەروەردە یعنی زۆر جار لە وڵاتانی پێشکەوتووە بە نایبەتی من لە وڵاتی ئەڵمانیا ئەمەم بەدی کردووە بۆ من خوێنکە لە سەرەتاییە ئەوەی کە لە مۆزەخانە هەیە بە وێنە لە کتێبێکە هەیە کە ڕۆژانە مامۆساکە پیشانیە لە دوای پیشانانی ڕۆژێکدانن بە پۆل بچنە شوێنە مۆزەخانەکە بۆی بە بینین و بەرکەوتنیشیان هەبێ لەگەڵێ بەڵام کە تۆ لە پۆلابشانیەی لە ژێر وێنەکەوە باسی چیرۆکیەکە باسی ساڵەکەیەکە باسی یەگەڕێتەوە بۆ کەی بۆ سەردەمەکەی ئەمە تا چەند واعکا کە ئێمە لە مناڵیەوە مۆزەخانەمان خۆش بێ بۆی کە بتوانین ئەگەر دایک و باوکیشمان نەهاتن ئێمە داوایان لێکەین چۆن داوایان لێکەی بمان بم بۆ شاریشیاری داوای
ئاماشان لێ بکەین بن بۆ مۆزەخانە چکۆ ئەرکێکی پەروەردەیە بەتاکید ئەوە ینی وەکوتم کۆم گرفتەکان لە کوردستان ینی پێویستی بە زۆر ئیشەیە لە زۆر بابەتێکی ئیشکێ بۆ منە ئێستا لە کوردستان ئەگەر بتەوێت قوتابخانەیەک بریت بۆ مۆزەخانەیەک ئەم بەڕێوبەرە فەقیرە بێت کتابکە بۆ تەربیە و لە تەربیە و ئاگدار کاتی نییە و ئێستا وەرزی ئەوە نیە ئەوانە ینی ئەم ڕۆتینیادانە زۆرن لە کوردستان لە وڵاتانی بۆن من لە بەریتانیا لە لەندەن وەکو لە ئەڵمانیا خۆ باسی کرد مۆزەخانە ینی بەشێکە لە منهەجی پەروەردەیی ینی ئەکرێت خوێندکار بۆنەوە قوتابخانەیەک ئاساییە لەلایەن ینی لە سیستەمەکەەوە ها ئاسایە قوتابخانەیەک لە ماوەی هەفتەیەکە 5 بچێتە مۆزەخانەیەک لەسەر ئیش لەسەر یەک بابەت بکات ینی ئەمە ناچێتە دەرەوەی منهەجی پەروەردەیی دوا ناکەوێت خوێندکارە بڵێ وڵات لە بابەتی زانست یا لە بابەتی چی دواکەوتووە مامۆستا و خوێن کە ینی قوتابخانە لەگەڵ مۆزەخانە ئەتوانێت خۆی سیستەمێک دانێ بۆ هەفتەیەک بۆ 2 هەفتە هەموو ئیشەکانی لەناو مۆزەخانە بێت ینی ئاسانە وەکوڵێ فلکسیبلیتی هەن لە نێوان مۆزەخانەکەش هەیە هەمیش لە نێوان کە لە مناڵی و فێرکرا لە مناڵ لەسەر ڕای یعنی بێتە بەشێک لە تۆ بەتاکید ینی مۆزەخانەکان زۆربەی ئیسا لە عالەمە وای لە هاتوو ئەڵێ مۆزەخانە ئەبێت ناوەندێکی پەروەردەیی بێت ناوەندێکی پەروەردەیی نافەرمیە ینی لە ئەڵمان بۆ من لە بەریتانیا لە شەڕی جیهانی دووهەمە کاتێکە لە شاری مانچستەر بە تەواوەتی وێران کرا لە ڕێگەی فڕۆکەکانەوە مەکتەب نەما یەک مۆزەخانە هەبووتی من نەتوانم دەوری مەکتەبتان بۆ پڕکەم ئەو ساڵم مناڵ هەموو جارە ئەچوو شت بیرکاری ناخوێن بۆ نمونە بەڵام کۆمەڵی لایەنی تری پەروەردەیی هەبوو لە مۆزەخانەکە ئەخوێنرا و منهەجی شێعانی ئەو ساڵە بە دەرچوش بۆیان تێپەڕین ینی مۆزەخانە توانی ئەو بۆشایش بۆ قوتابخانەکان پڕکاتەوە باشە مامۆستا عوسمان بۆ ئەوەی کە هاوشێوەی وڵاتانی تر ئێمەش گرنگێکی تاوا بە مۆزەخانەکان بە شوێنەوارەکانی کە هەیە بیدەین ئەرکی کام لە لایەنەکانە ئەنی پێویستەکە یەکەم جار لەکوێوە ئەمە دەست پێ بکات ئێستا لە پرسیارەکانە ئاماژە بۆ کرد لە وەڵامەکەوتە حتا ئەوەنە ئەو خوێنکارانی کە ئەم بەشانەش ئەخوێنن زیاتر وانەکانیان بە ئەکادمی بە شێوازێکی تیۆریە یعنی خۆیان بە عملی ناچنە سەرکارەکە لەنێو ئەو خاک و خۆڵە شارەزا ببن کە ئەمە مێژوەکەی چۆنچۆنیە شارزای من هەنێ جار بینیومە کە هێندە فڵچەی ئەوەنە ورد بە شوێنەی بەکار ئێنن بۆ دۆزینەوەی شوێنەوارێکە چەند لەسەر خۆن زۆر لەسەر خۆ یعنی چەندین کاتژمێردا ئەنیشن بەبێ هیلاک بوون یعنی پێویستە ئەمانە لە کێوە دەست پێ بکە ینی ئەو لایەنانەی کە پێویستە خۆیان گورج و گۆڵ بکەنەوە ئەگەر هەتا ئێستاش ینی گرنگێکی تەواو بە مۆزەخانەکان و بە شوێنەوارەکان نەدراوە لەمە و دووە گرنگی تەواو پێ بدرێ پێویستە لە کێوە دەست پێ بکە لایەنەکان کێوکەن وەڵاهی وەکوتم لایەنە ینی بەیەک تەنها یەک بەیەک وەزارەت یەک بەش ناکرێت بۆ من ئێستا باسی خوێندی باڵامان کرد بۆ من لە زانکۆ بەشی شوێنەوار ئێستا لە وڵاتێکی وەکو بەریتانیا لە ئەڵمانیا کەنەدا ئەورە ئەو وڵاتانەی کە هیچ لە بابەتی شوێنەوار و بە گرنگیەوە سەیرەکەن ئەم خوێندکار بە ڕغبەتی خۆی چێتە بەشی شوێنەوار کاتێکە بە ڕغبەتی خۆی چۆش بەشی شوێنەوار مستعیدە بۆ خزمەتکردنی یاخۆی لەو بارە قاڵ بێتەوە ئەمە یەک دووهەم کاتێک کە زانکۆیەک بەشێک ئەکاتەوە بەشی شوێنەوار ئەزانێ ئەم زانکۆیە بەشی شوێنەوار تێچووی زۆرە یعنی وەکو هینێک نییە وەزارەت بەشێکی دوانێ پاردایم بێنێت بە دوای خوا تێچووی هەیە ینی دایم ئەبێ پارەی بۆ سەرف کرێت کە ئەم دوانە زانی ینی خوێندکارە بەدڵی خۆی وەرگرت کە بەدڵی خۆی وەرگرت عادەتەن 15 خوێندکار زۆر جار 5 خوێندکار وەرەگەی لە ساڵێکە بەڵام بەداخەوە لە کوردستان جاری وایە 6 خوێندکار هەیە لە یەک ساڵە ئەمەش گرفتێکی ترە بۆمان دروستە بێ کە خوێندکارێکی کەم هەبوو و پارەیەکیش هەبوو بۆ ئیشکردن ئەو کاتە لە بری ئەوەی زۆربەی وانەکان لە ناو پۆلا بێت ئاسانترە هاتوو چۆکردنیان و هێنانیان و ئیش پێکردنیان ئەوانیان زۆر ئاسانترە وەکوتم بابەتی شوێنەواری و ئیشکردن لە شوێنەوار پارەی زۆری ئەوێت تێچووی زۆری ئەوێت بۆ منەوەکو ئەوەی کە باستان کرد کە لەسەر دەمە پێشمێژویەکان بۆ من ئەوانەی کە ئێمە ئیشزاتی لەسەر ئێسکی مرۆڤ و شتی ورد و مۆر و ئەوانەکەن جاری وهە ئێسکە پەیکەرێکە دەرەکەوێت لەوەچە 10 ڕۆژ 15 ڕۆژی بێ بەس بیگوازیتەوە ئەمە ینی پارەیەکی ستافێکی زۆری ئەوێ بۆیە ینی ئەبێ حکوومەت ئەبێت دەستگانە فەرمیەکانی حکوومەت تێبگا لە ئیشی شوێنەوار کە ئیشێکە هەم پارەی ئەوێت و هەمیش سەبری ئەوێت یعنی کاتی ئەوێت بۆ نمونە تیمی وا هەیە لە کوردستان ئیشەکە لە ساڵی 2015 ئیشەکەن تقریبا لە شوێنێکە ئیشەکەن بەقەدەر لەم ستۆدیۆ بچووکترە تا ئێستا 1 مەتر 1.5 مەتر دابەزیونەتە خوارەوە ئەگەر بە دیدنیابینینی خۆمان سەیریکەین ئەڵێن زۆر دواکەوتۆ زۆر درەنگ ئیشەکرێ خاوە ئیشەکان بەڵام ئەگەر ساڵی وا هەبوو تقریبا
60 ڕۆژ ئیش کرا لەم 60 ڕۆژە تقریبان بەقەدەر شوێنی ئەم مێزە کەمتر ئیشی کراوە. باشە خوێنکار ئەو خوێنکاری کە وەرەگیرە مە پێویستە کایەکێک لە مەرجەکان ئەوە بێکە حوسەڵە و تااقەت و سەبری زۆر باشی هەبێ بۆ ئەوەی کە کاری شوێنەواری بکات لە دواتراکە خوێندنی تەواو بەتاکید خۆی هەر شتێک حەز لێ نەبوو بۆ نمە پزیشکی تر چەند بابەتێکی بەخۆ ئەگەرەک و یعنی حەزی لێ نەبوو ئارەزوو نەبوو بۆ پیشەکە سەر خۆشەویستێکی تایبەت خۆشەویستێکی تایبەتی هەبێت ینی ئەوانەی کە لە شوێنەوار ئیشەکەن زۆربەی هەرە زۆری ئەڵێ هەر لە مناڵی و خولیان بۆ دروست بوو ئیتر پێشتر کاتی خۆی کتێبی کەسێکی خوێن بێتەوە لەسەر ئەوە برابێتە مۆزەخانە و وردەوردە ئەم حەزەی لەسەر دروست کرد ئێمە خوێندکارمان هەیە قۆناغی چاریش تەخەڕوجەکات هێشتا هەرڵێ بە زۆر هێنداوم بۆ ئێرە ناچار کراوم هاتوومەتە ئێرە ئەمە یەک وەکو دوو هەمیش وتم هەمیش یعنی لایەنی پارەکە ئەگەر پارەیەک نەبوو ئیش بۆ بەردەوامی لە ئیشکردنا هەرگیز ناتوانیوا لە خوێنکار بکەی کە ئارەزوی هەبێ بۆ بابەتی کەواتەوە کارەکەی گەڕێتەوە بووی لایەنی مادی زۆر گرنگە و ئەوەژەکەوێتە سەر و خوێنکاری کە چەند خۆشەویستی هەیە بۆ کارێک ئەنجامیە. مامۆسامە بە گشتی باسمان کرد ئەگەر بینە ناو شارەکان بە تایبەتی لە کوردستان سا بۆ نمونە شاری سلێمانی تایبەتمەندی خۆی هەیە شاری هەولێر تایبەتمەندی خۆی هەیە قەڵاو بناریتیایە و کە خەڵکانێکی زۆر ڕۆژانە وەکو گەشتیار سەردانیەکەن لە خواری عێراق یاخو لە دەرەوەی وڵاتی عێراق بێن سەردانیەکەن و ئەو شوێنابین و بە بێگومان ڕێکخراوی یونسکۆش لە بنکەی تایبەتیان هەیە بۆ ئەوەی کە بتوانن پارێزگاری تاو لەو شوێنەوارانە بکەن لە شاری سلێمانی و دەست پێ بکەین ئێستا بەداخۆ لە پێشەکێکەش ماوتم خەڵک زۆر گلەیی هەیە ئەڵێ کۆڵانی مەڵکەنی و سابوونکەران بە تایبەتی زۆرینەی خانۆ جوانەکان هەمووی ڕۆخێنران و بوون بە گەراج ئایا ئەم تێکدانا کاریگەری ئەبێ لەسەر بەشێکی مێژووی ئەم شارە یاخود چۆن بتوانین ئێمە وەکو هاوڵاتیان پارێزگاری لەم شوێنەوارانە بکەین خۆی کاتێکە ئەگەر وەکو بیانیەک بڕوانیتە ئەو وڵاتی کە بۆیەکی کاتێکە ئەچیتە وڵاتێک ئەگەر ئەو وڵاتی تۆ ئەو وڵاتی کە تۆ سەردانیەکەی ببینیت گرنگی بە شوێنەوارەکەی نادرێ گرنگی بە کەلتورەکەی نادرێ گرنگی بە ژینگەکەی نادرێ یەکسەر تێبینیەک بۆ دروستە بێ ئەمە ئەکسەرێتە سەر ئەوەی ئایا ئەمە گرفت لە حکوومەتەکەی یان گرفت لە خەڵکەکەیە ینی کە تۆ وەکو هینی وەجه نەزەری خۆی لە تێبینیکردن ئەمەش وەکووتمان کاتێکە ئێمە گەڕێکێکمان هەیە گەڕێکێکی بۆ منە کۆنەکان گەڕێکی سلێمانی بیستی خانووی تا چەند خانوویەکە کاتی خۆی سلێمانی دایری شوێنواری سلێمانی زیکەی 110 خانوو وابزانام لە سلێمانی دیاری کرد کە ئەمانە بهێڵڕێتەوە بەڵام ئەم 110 خانوو مڵکی خەڵکە پێشتر ینی وەکو مڵکایەتی مڵکی کەسێک بۆ یاخۆ مڵکی خێزانێکە ئەم خێزانە لەوەش نەتوانن خزمەتی بکەن وەکو جاری جاران و تیا بژین و ئەوانەوە نێبوونێتە وەرەسە و بڵاو بۆ تۆ خائینەکە لەم کاتە ڕۆڵی حکومت چییە؟ حکومت ڕۆڵی ئەوەیە یەکتر بیان کڕێتەوە ئەم خانوانە بیکڕێتەوە بە پارەیەکە خێرا ئەو کەسانی کە خاوەنی خانۆکەن قەنەعەت بەو پارەیە بکەن کە وەری ئەگرن یاخۆ ئەو پارەیە لە بەروی خانۆ گەڕەکە کۆنەکانەکەونە ناوچێکی تیجاریەوە دایم نرخەکەی گرانترە لە نرخی شوێنێکی ئاساییتر ئەمە وەکو شاری هەولێر بۆ نمونە حکوومەت هەستا قەڵای هەولێر هەرچەندە ئیشێکی تۆزێک زۆر هینیش نەبوو زانستیانە نەبوو هەموو خەڵکێکی گواستەوە و گەڕێکێکی تازەی بۆ کردنەوە و پارەی یانێ و ینی زەویەکی پێدان و فەندێکیشی کردن بۆی خانۆکەیان دروستکەنەوە ئەوە شتێکی زۆر باش بوو لەلایەکە توانی قەڵای هەولێر بکە بە مڵکی گشتی ینی هی حکومی بێتە شوێنێکی حکومی ئێمەش لە سلێمانی ئەتوانرا ئەوە بکرایە بۆ من ئەو خانۆ کۆنانەی کە هەبوو زەویان پێ بدەیە لە دەرەوەی شار قەرەبی بکرێنەوە هەم لەسەر حکومت کەمیتیەچوو لەخوا بەزای بە خۆزەوی زۆر هەم بۆ حکومت کەمیتیەچوو هەمیش ئیشەکە بۆ ئێمە ئاسانتر بوو ئێستا لەوەچ 10 ساڵێکی ژەبێت لەوەچە خانوویی کەلەپوری نەکڕابێت ئێم 10 ساڵە زۆرە بۆ لەبەری کەش و هەوا کاریگەری هەیە خانۆکان کۆنن پێویستی بە خزمەت گوزاری دایم هەیە بۆی خانۆکان وردەوردە ئەڕوخێت لەگەڵ ئەمەشە ئەمە ینی ئەمە هەموو دنیاوایە چاوێکی بازرگانی هەیە لە هەموو جێگایەک ئەم چاوە بازرگانی دایم بە دوای ئەوە گەڕێت چۆن شوێنێکی باش استراتیجی دەستکەوێت بیکا بە پرۆژێکی تیجاری خانۆ کەلەپوریەکانیش ئاسانترینە وەکووتمان لەبەر ئەمانە بۆتە مڵک ئەو کەسێک کە کاتی خۆی دروستی کردو ئەوە نەماوە نەوەکەی لەوەچێتنەوەی نەوەکەی ئێستا هات بێتەین ینی بەلایەوە زۆر ینی قورسە بتوانێت لەوێ بژی جارێکی تر یاخود بە کەڵکی وای لێ هاتۆ بە کەڵکی ژیان نەمێنێ بۆی ناچارە یا بەجێ بێڵێ بە بەتاڵی ئەڕوخێت یان ئەبێ بیفرۆشێت کە ئەیفرۆشە حکومت ناتوانێت بیکڕێ کەسێکی تر داکەتی تایبەتە کڕەکەتی تایبەتیش حکومت ناچاری ناکات یاهی تا ئێستا ناتوانرا ناچاری کاکە ئەم بینا کەلەپوریە بیکا بە شتێکی کەلەپوری وەکو خۆی بهێڵێتەوە بۆ من بیکا بە ئوتێلێکی کەلەپوریمان هەبێ مەطعمێکی کەلەپوری هەیە ئەکری قەیچێکە باهی کەتی تایبەت بێ بینا کەلەپوریەکان باهی کەتی تایبەت ببست لەبری ئەوەی بپیرە بە گەراج
با بکرێ بە ئوتێلێکی کەتی بەڵێ. تا ئوتێلێکی کۆن بێ مەطعامێکی کۆن بێت وەکو خۆی بمێنێتەوە بەڵام وەزیفەکەی بگۆڕێ لە ماڵەوە بکرێ بە پیشەیەکی تر بەڵێ دەستەکان خۆش بە دەستە مامۆستاگیان خۆش. سپاس بۆ ئەوەی کە ممنون. ئەمڕۆ لەگەڵمان بووە شەوازێکی زۆر ڕاستەخۆ زۆر سپاس ممنون. مامۆستا. سپاس دەستان بۆ خۆش. ئامادەبوونێت.